کاتە ژینگە کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەیە تەنها بۆ دار و درەخت و کۆکردنەوەی پیسایەکانی سەر زەوی نەبێ و دابەشکردنی ڕێنمایی بەسەر خەڵکەکەیە کە تۆ ژینگە پیسمەکە، ئێمە یەک خاڵی زۆر گرنگمان لەبیر چووە کە بەداخەوە هیچ کەس بیری لێ ناکاتەوە یاخود زۆر کەمە و نسبەی کە بیری لێکاتەوە. ئاژەڵ یەکێکە لە هەرە گرنگەکانی ژینگە، ئەویش وەکو من و تۆ ڕۆحی هەیە، ئەویش پێویستی بۆ ئۆکسجینەیە کە تۆ هەوڵەدەی بە خاوێنی هەڵیمژی، ئەویش مافی ئەوەی هەیە ئەو ئۆکسجینەی تۆ هەڵیەمژی ئەویش بە ئازادی هەڵیمژێ. بەڕاستی ئەمەش ئەرکمان لەسەر شانی ژینگەی خۆمان بپارێزین، بەڕاستی هەر نابی بەس حکومەت ژینگەمان لۆ بپارێزی، بە خۆشمان دەبێ یاریکاری حکومەت بین، بەڕاستی دەبێ لە ئەلاناتیش بەڕاستی ئەو شتانە ڕابگەیەندرێ کە ژینگە بپارێزی و وەبی خەڵک زیاتر جێبیست بیتن. بەڕاستی بۆ پاراستنی ژینگە پێویستیمان بە میلەتێکی تێگەیشتوو هەیە. ئەو میلەتە تێگەیشتوو بۆ دەمەدەستە پێیان نابێت، پێویستیمان بەوەی هەیە کە لە منداڵیەوە ئەو خەڵکە ئەم خەڵکە هەمووی وا لێ بکەین پێ بڵێن کە نیشتیمان وەک ماڵی خۆمانە، چۆن ماڵی خۆمان پێمان خۆشە پاک بێ و تەمیز بێ و خاوێن بێ، دەبێت ئەو شوێنشمان پێ خۆی بە کە ناوی دەنەی وڵاتی خۆمان و ئامادەی سەرمان لە پێناوی دانێت. بۆیە پێویستیمان بۆی هەیە میلەتەکەمان وا بەخێو بکەین، حەز لە کوردستان بکەن.